بینەرانی خۆشەویستی کورسانی و سڵاوتان لەبێ بە خۆشحاڵیەوە لەگەڵ هاوکارانم بەرنامەی پانۆراماتان پێشکەشەکەین. باس لە کۆمەڵێک گۆڕانکاری و زانیاری ورد لەسەر دۆخی هەرێمی کوردستانەکەی، بە تایبەت ئەو لەشکرکێشەیەکی ئێستا لەسەر هەرێمی کوردستانەوە و مەترسیانەی کە بەرۆشی خەڵکی کوردستان و هەرێمی کوردستان و ئەزمموی هەرێمی کوردستانی گرتووە لەبارەی شەڕی ناوخۆ. دوای ئەوەی کە خەڵک چاوی لەوە بوو کە هەرێمی کوردستان بچێتە قۆناغێکی تری پێشکەوتنەوە، بەڵام ئێستا گەڕاوینێتەوە دواوە و مەترسی شەڕی ناوخۆ هەیە و هەموو ڕۆژێ ئەمە بە بەرچاوی خەڵکی کوردستان تۆخترەکرێتەوە. پەیوەندی نێوان هێز و لایەنە سیاسەکان، دۆخی سیاسی هەرێمی کوردستان و دۆخی دارایی هەرێمی کوردستان، پەیوەندی نێوان هەرێمی کوردستان و بەغدا، هەموو پرسیارانن کێمە ئەم شەو لەم دیدارە تایبەتەدا ئاراستەی میوانەکەمان یەکەین بە ڕێز دکتۆر یوسف محەممەد، سەرۆکی پێشووی پەرلەمان و هاوکات سەرۆکی فراکسیۆنی زوتنەوەی گۆڕان لە ئەنجومەی نوێنەرانی عێراق. بەڕێز دکتۆر زۆر سپاس بۆ ئامادەبوونت لەو بەرنامە تایبەتەیە. زۆر سپاس کاکزانە، سپاس بۆ بەڕێستان. من سەرەتامەوە پرسیاریەوە بکەم خوێندنەوەی ئێوە و تێڕوانینی ئێوە دەربارەی دۆخی ئێستای هەرێمی کوردستان بزانین، ئەوەی کە ئێوە تێڕوانینتان بۆی هەیە دۆخی هەرێمی کوردستان دۆخێکی سەقامگیری یاخود دۆخێکی ئالۆزە و بەدڵی کەس نییە. سەرەتا بەناوی خوا سپاس بۆیەوە، سڵاو بۆ بینەرانی بەڕێزی کوردستان کورسات نیوز. لە ڕاستیە دۆخی ئێستای هەرێمی کوردستان دۆخێکی پڕقەیراناوی و پڕمەترسیە و ڕەنگە بتوانم بڵێم لە دوای هۆخانی ڕژێمی بەعسەوە هێندەی ئێستا مەترسی لەسەر ناوخۆی هەرێمی کوردستان نەبووە، لەسەر هەرێمی کوردستان نەبووە، لەسەر خەڵکەکەی هێندە مەترسی نەبووە و ئەمەش پەیوەندیدارە بە کۆمەڵێک فاکتەری ناوخۆیی و پەیوەندیدارە بە کۆمەڵێک فاکتەری دەرەکیش و لە هەمان کاتیشە پەیوەندیدارە بە سیاسەتەکانی ڕابردووی دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان. ئەگەر سەیری فاکتەرە ناوخۆییەکان کەین لە ڕاستیە ئابووری هەرێمی کوردستان ئابووریەکی ئێژگار لەرزۆکە کە دوایی ڕەنگە بە تەفسیلتر بینە سەربازکردنی دۆخی سیاسی هەرێمی کوردستان بە هەمان شێوە دۆخێکی لەرزۆکە و لە هەموو کاتێکە مەسەرەن ئەگەری ئەوە هەیە کە جارێکی تر دابەشبوونەوە لە هەرێمی کوردستان بێتەکایەوە، ئەگەری ئەوە هەیە کە جارێکی تر بگەڕینەوە بۆ سەردەمی دوو ئیدارەیی و ئێستا بینین مەترسی شەڕێکی ناوخۆ لە بەردەرکی هەرێمی کوردستانە کە شەڕی نێوان پارتی و پارتی کرێکارانی کوردستانە. لە ڕووی دەسەڵاتدارێتیەوە هەرێمی کوردستان زۆر بە خێرایی هەنگاوە نیە بۆ دەسەڵاتێکی پۆلیسی کە خۆی لە ینی بەرتەسکردنەوەی ئازادیەکان و خۆی لە ینی دەستخستنە ناو کاروباری دادگاکان و سەپاندنی حکومی ئەمنی و دروستکردنی حکوومەتێکی بچوو کراوە لە ناو دەسەڵاتدارێتی هەرێمی کوردستان و ئەوانە ئەبینێتەوە کە ئەمە زیاتر لە دوای هاتنە سەرکاری مەسرور بارزانی بۆ تروپکی دەسەڵاتدارێتی لە هەرێمی کوردستانە هاتوۆتەکایەوە. هەموو ئەمانە هاوکاتن لەگەڵ کۆمەڵێک دراوی تر کە پەیوەندیدارە بە عێراق، پەیوەندیدارە بە تورکیا، پەیوەندیدارە بە کۆی ناوچەکە. سەبارەت بە عێراق لە ڕاستیە ئێستا هەرێمی کوردستان لە هەر کات زیاتر بەرامبەر بە عێراق و بەرامبەر بە بەغا لاوازە، هەم بەهۆی لاوازیەکانی ناوخۆی، هەم بەهۆی دەرەنجامەکانی ڕێفراندۆم و شکستی 16 ئۆکتۆبەر و هەم بەهۆی ئەو ینی هاوسەنگی کە لە هاوکێشی هێز لە نێوان هەرێم و بەغا هاتۆتەکایەوە و لە هەمان کاتیش ینی لەشکرکێشەکانی تورکیا بۆ سەرخاکی هەرێمی کوردستان هێندەی تر مەترسی بۆ سەر هەرێمی کوردستان، ینی ئەو مەترسیانەی کە بەڕێزت باس کرد لە دوای ڕوخانی ڕژێمی سەدامەوە کە ئێمە بەخۆمانەوە نەبینی و هەرێمی کوردستان بەخۆیەوە نەبینی و ئەوانن مەترسیەکان کە بەڕێزت پۆلێنە ئەمە بەشێکی ئەو مەترسیانن، ینی من هەراوە فەرشەیەکم کرد بە پەلە، بەڵام ئەمە گرنگترین ئەو مەترسیانن ئەمە تایتەڵەکانیەتی. بەڕێز دکتۆر دەبارەی لەشکرکێشەکەەوە قسە بکەین، ئەمە تەنها بە بێکدادانێکی سەربازی نێوان سوپای تورکیا و پارتی کرێکارانی کوردستانە یاخۆت ئەجەندای تری لە پشتە ئەو خوێندنەوەی ئێوە هەتان بێ؟ جارە بەدڵنیاییەوە ئەمە تەنها پەیوەندیدار نییە بە بوونی پەکەکە لە قەندیلیان لە هەندێک ناوچەی هەرێمی کوردستان، ئەمە پەیوەندیدارە بە سیاسەتی دەوڵەتی تورکیا لە هەموو ناوچەکە، یعنی ئەوینین لە باکووری سووریا تورکیا لە ماوەی 5-6 ساڵی ڕابردووە بەردەوامی لەشکرکێشی کردو و هێرشی کردوتە سەر ناوچە جیاوازەکانی ئەو وڵاتە لە لیبیا لە دەریای ناوەڕاست مێدیتەرانە بینین
تورکیا لە هەوڵی ینی فراوانخوازیە بە تەحدیدی ئەوەی کە پەیوەندیدارە بە هەرێمی کوردستان و پەیوەندیدارە بە کۆی عراقیش چەند فاکتەرێک هەن کە فاکتەری دەرەکی تورکیان و دوایی هەندێک فاکتەری ناوخۆی تورکیاشان کە باسییانەکەین ئەوەی کە فاکتەری دەرەکین بە نسبەت تورکیاوە لە ڕاستیە تورکیا لە سەرەتای دروستبوونی هەرێمی کوردستانەوە بەهێزبوونی ئەم قوارەیی بە مەترسی بۆ سەر ئەمن و ئاسایشی خۆی زانیوە. بەڵام لە هەرێمی کوردستان بە هاوپەیمانە زاندرێ مەسەلەن اتفاقیەکی بەهێزی نەوتی هەیە لەگەڵ یا جەبنینە سەر ئەو باسکردنی ئەو بابەتەش کە بە دڵنیاییەوە ئەوە ژەر مەترسی گەورەیە ئەو وابەستەیەی هەرێمی کوردستان بۆ تورکیا ئێستا مەترسیە. بەڵام تورکیا وەکو باسمان کرد هەر لە سەرەتای دروستبوونی قوارەی هەرێمی کوردستان لە 91 و 92 ئەم کیانی بە مەترسی بۆ سەر خۆی زانیوە هەروەکو چۆن دروستبوونی کیانێکی کوردستانی لە ڕۆژاوای کوردستان لە باکووری سووریای بە مەترسی بۆ سەر خۆی زانی و لەشکرکێشی بۆ کرد. ئەمە لایەکی لای دووهەمی لە ڕاستیە تورکیا ئەوێت لەسەر مێزی گفتوگۆی داهاتووی عێراق کارکتەر بێ و یەکێک لە کورسیەکانی ئەجەندای نێودەوڵەتی و ئیقلیمی بۆ هەر گفتوگۆیەک لەسەر عێراق بۆ خۆی بگرێ وەکو چۆن مەسەلەن ئێستا ینی هەر گفتوگۆیەک لەسەر سووریا کرێت تورکیا بەشدارەتە ینی لە لیبیا هەر گفتوگۆیەک لە عێراقش لە ڕێم لەشکرکێشەوە بەڵێ ینی ببێ بە یەکێک لە کارکتەرە بەهێزەکانی عێراق و ئەوێ پەیوەندیەکی بەهێز لەگەڵ سونەکانی عێراق دروستکەوە کۆریدۆرێک بۆ پەیوەندی لەگەڵ سونەکانی عێراق دروستکە. ئەمە مۆزۆیەکی ینی پرسێکی تری کەواتەگەر بە ڕێژەی وەرگرین چەندی پرسی بە پەیوەندی بە پەیوەندی بە پەکەکەەوە هەیە و مۆزۆیەکی تریش کە پێویستە کات باسیکەین ئەوەیە کە ئێستا لە ناو ناوەندە استراتیژیەکانی تورکیا باسوخواستی زۆر گەرم هەیە ئەمە نەبراوە لە ماوەی 100 ساڵی ڕابردوو باسکردن لە ویلایەتی مووسڵ لەلایەن دەسەڵاتدارانی تورکیاوە یعنی لە ماوەی 100 ساڵی ڕابردووە بەردەوامی باسییان کردو بەڵام ئێستا زۆر گەرمتر بوو ئەم باسوخواستانە بەتایبەتی کە پیان وایە لە دوای 100 ساڵ ڕێکەوتنامەی لۆزان ئەو ڕێکەوتنامە کۆتایی پێد و ئەوان نتوانن داوای ویلایەتی مووسڵ بکەن. هەموو ئەمانە هاوکاتن لەگەڵ کۆمەڵێک پرسی ناوخۆیی تورکیاش لاوازی ئابووری تورکیا بەهێزی ڕەگەسپەرستی کامانە فاکتەری ناوخۆیین لە تورکیا. بەڵام لە دوجارە تورکیا قەت سەرکەوتوو نابێت لەوەی کە کێشەی کورد لە باکوور تەوانەی شێوەیە کێشەی کورد لە باکوور لە ڕێگای سەربازی و لە ڕێگای چەکەوە تەسفیە بکات کە ئەمە بۆ تورکیا ناچێتە سەر لە ماوەی 100 ساڵی ڕابردوو ئەمە نەچۆتە سەر بەدڵنیاییەوە ئێستاش ناچێتە سەر و باشترین ڕێگا بۆ چارەسەرکردنی پرسەنەتەوەیەکان چارەسەری عادیلانەیە لە ڕێگەی گفتوگۆ و لە ڕێگای دانیشتن و دانوستانەوە کە تورکیا ئەمەی تاقی کردەوە و ماوەیەک ئارامی هەبوو پرۆسی ئاشتی کە هاتەکایەوە و ئێستاش ینی تورکیا لە دوجار هەر ناچارە بێت کە پەنا بۆەوە بێتەوە. زۆر باشە بەڕێز دکتۆر ئێستا مەسەلەی لە هاوتەریب لەگەڵ لەشکرکێشەکەی سوپای تورکیا مەترسی شەڕی ناوخواتۆتە پێشەوە ژمارەیەک پێشمەرگە شەهید بووە و بازلەوە دەکرێت ژمارەیەک لە گەریلا شەهید بووە ئەمە دەستپێکی شەڕێکی خۆکوژیانی خەڵک مەسەلەن تەنانەت هەڵمەتێکی لە سۆشیال میدیا لای خەڵک دەستی پێ کردو کە دەستیان لەسەر دڵیانە کە شەڕی براکوشی دروست نەبێت و تێڕوانینێکی هەیە کە ئەم شەڕی دەستگا شەڕیەکانی هەرێمی کوردستان لەگەڵ پارتی کرێکارانی کوردستانە چۆن هەرێمی کوردستان بپارێزرێ لەم شەڕ لانی کەم لەو شەڕە نێوخۆیی ئەگەر لەشکرکێشەکەش خۆی پێ نەپارێزرێ. لە ڕاستیە لە بری ئەوەی کە هێزە سیاسیەکانی هەرێمی کوردستان شەڕی پەکەکە بکەن باشتر وا بوو لە ڕێگای هێنانەکانی استراتیژێکی نیشتیمانی و نەتەوەیی هێزە سیاسیەکانی هەر یەکێک لە پارچەکانی کوردستان یەکتریان تەواو بکردایە و ئێمە ئەمەمان تاقی کردەوە دەرەنجامێکی زۆر پۆزتیڤی هەبوو یعنی ئەگەر بینەوە پێشایی خۆمان لە سەرەتای هێرشی داعش بۆ سەر هەرێمی کوردستان و بۆ سەر ڕۆژاواش یەکگرتووی کورد ڕۆڵی گەورەی هەبوو لەوەی کە داعش تێک بشکێنرێ یعنی بۆ نمونە لە دوای کەوتنی شنگال لە مانگی 8 2014 ئەوە شەڕوانانی یەپەگە و یەپەژە بوون کۆریدۆرێکیان کردەوە بۆ خەڵکەکەی چیای شنگال و لەوەوە توانیان ڕزگاریان بێ. بەشداری پێشمەرگە لە شەڕی کۆبانەیە لە هەر لە کۆتاییەکانی 2014 و سەرەتای 2015 ڕێگا خۆشکرد بۆ بە بڕیارێکی پەرلەمان تەوان هێزی پێشمەرگە ڕۆی بۆ کۆبانێ ئەمە یەکلاکەرەوە بوو لە تێکشکاندنی داعش لە کۆبانەیە بە پێچەوانەوە ڕێک هەر مەترسیەک لەسەر هەر یەکێک لە پارچەکانی کوردستان کاریگەری لەسەر پارچەکانی تری کوردستانی شەبێ بۆ نمونە لە دەرەنجامی ڕفراندۆم و شکستی 16 ئۆکتۆبەری 2017 بینیمان کەرکوو کەوت ناوچە جەنابکۆکان کەوتن یەکسەر لە دوای ئەو مەترسی لەسەر ئەفرینیش دروست بوو
بۆیە لە بری ئەمەی کە ئێستای بینین ئەم دیمەنەی کە ئێستای بینین لەشکرکێشی ئەکرێت بۆ شەڕی پەکەکە پێویست بوو استراتیژێکی نیشتیمانی هەبێ بۆ کۆکردنەوەی هەموو دیدگاکانی هێزە سیاسیەکانی کورد لە پارچە جیاوازەکان لە ڕاستیە ئەم شەڕی کە ئێستا لە بەردەرگامانە شەڕێکی ئەجگار مەترسیدارە ئەجەندای دەرەکیە لە ناوخۆی هەرێمی کوردستان و زیانمەندی سەرەکی ئەو هێزانە بن کە بەشداری تیاکەنەوە و هێزانە بن کە بنە پێشقەڕەوەڵی سوپای بێگانە بۆ سەر هێزەکانی تری کوردستان لە ڕاستیە زیاد لە هەموو کات ئێمە پێویستمان بەوە هەیە دام و دەستگا شەرعیەکانی هەرێمی کوردستان ڕێ لەم شەڕە بگرن هێزە سیاسیەکانی ناوخۆی هەرێمی کوردستان ئەوانی کە بەشدارن لە دەسەڵات و ئەوانی لە دەرەوەی دەسەڵاتن فشار بکەن لە پێناوی ئەوەی کە ئەم شەڕە ڕابگرن. بەڵێ بەڕێز دکتۆر ئەو پێشقەرەوریە یعنی لە ناچاریە ئەکرێ بەهۆی وابەستەیەکی اقتصادیە بەهۆی ئەو شریتە حدودیە کە مەسەلەی منطقە نفوزی پارتی دموکراتی کوردستان لەگەڵ سوپای تورکیایە یاخود پەیوەندی بە بەهێزی ئەو دوو هێزەوەی هەم پارتی هەم پەکەکە لە ڕاستیە لێرە پێویستە تۆ بە سەریحتر قسە بکەین ڕۆکو چۆن هەر بە سەریحی قسەکەین بەڵام زیاتر پەنجە بخینە سەربرینەکە لە ڕاستی ئەو سیاستانی کە پارتی لە ناوخۆی هەرێمی کوردستان جێبەجێیەکە لە پەیوەندی لەگەڵ پارچەکانی تر دروست جێبەجێیەکە لە پەیوەندی لەگەڵ عێراق جێبەجێیەکە لە پەیوەندی لەگەڵ تورکیا جێبەجێیەکە مەترسیە بۆ سەر کورد بە شێوەیەکی گشتی و پارتی لە ماوەی ڕابردوو لە ڕێگای ئەوەی کە ینی دەسەڵاتی خۆی بەسەر پنتە سەرەکیەکانی دەسەڵات لە هەرێمی کوردستانە سەپاندووە ئەو ڕێککەوتنە دووە مەودایی لەگەڵ تورکیا کردووە کە تا ئێسێمە ناوەڕۆکەی نازانین کە بە ڕێککەوتنی 50 ساڵە ئەژمارەکرێ و لە ڕێگای ئەو ڕێککەوتنەوە کە ئەوەندەی من زانیاریم هەیە و کاتانەی کە لە سەرۆکایەتی پەرلەمان بوومیان ئێستاش زانیاریمان هەبێ لەسەر ئەو بابەتانە ئەو ڕێککەوتنە دیوی ئەمنی و دیوی اقتصادیشی هەیە و بەتەواوەتی اقتصادی هەرێمی کوردستانی بەستەوە بە تورکیاوە و من لێرەوە شتێک بە جەناب تو بەبینێرانیش بەڵام ینی ئەو کێشەی کە لە ماوەی مانگی ڕابردووش هاتەکایەوە سەبارەت بە نەبوونی نەختینە ئەوەی کە هەندێک زانیاری لێرە و لەوێ باسەکرا پەیوەندی بەوە هەبوو تورکیا لە مەسلەی گەڕاندنەوەی پارە کێشەی دروست کردو بۆ هەرێمی کوردستان ینی دوور نییە ویستێتیان فشار لە پارتی بکەن بۆ ئەنجامدانی ئەو شەڕانی کە ئێستاوە لە بەردرگامانە بۆیە بەستنەوەی هەموو ئابووری هەرێمی کوردستان بنەوتەوە ئەوە دوایی بەستنەوەی ناردنەدەرەوەی نەوت بە تورکیاوە ئەمە وای کردووە کە هەرێمی کوردستانی لاواز کردووە بەرامبەر بە تورکیا و پارتی ئێستا ڕاستە ئەمانەگرێتە بەر بەڵام پێش هەموو کەسێک پارتی خۆی لی زیانمەندە چونکە ئەبینین لەشکرکێشەکانی تورکیا بۆ ناوچانەیە کە لە ناوچەی نفوزی تورکیا هین عفو پارتیە و تورکیا ئەین پارتی ئەگەر بەردەوام بێت لەسەر ئەم سیاستانەی ئەوە سندویچە بێ لە نێوان تورکیا و لە نێوان پەکەکە کە ئەمە زیان بە کۆی دۆزی هەرێمی کوردستان ئەگەینەوە زیان بە پارتی شەگەێن بەڕێز دکتۆر مەسەلەن زۆر جار لە هەرێمی کوردستان و پارتی ژەوگلەیە ئەکا کە ئاراستەی ڕەخنەکان تەنها ڕۆ و پارتی دموکراتی کوردستانە ناکرێ پارتی کرێکارانی کوردستان پەکەکەش لەوم دۆخەیە مڕاعاتی دۆخی هەرێمی کوردستان و ئەم لەشکر کێشەکەلانی کەم ئەگەر بە ڕێژەی وەریگرین بەسەر لەشکر کێشەکەی تورکیا 120 پەیوەندی بە تورکیا بە پەکەکەەوە بێ پەکەکە بەشێک لە مەکەم کاتەوە لە منتیقە زۆر دیارەکان مەسەلەن جۆرێک لە پاشەشە بکە ئەوەی کە ئێستا دیارە ئەوە تا ئێستا پەکەکە داوای ئاشتی لە پارتی کردووە و داوای ئەوەی کردو بە گفتوگۆ کێشەکانی نێوانیان چارەسەرکەن و ئەمە کارێکی زۆر باشن تەنانەت پەکەکەش داوای نەکات سەرجەم هێزە سیاسیەکانی هەرێمی کوردستان پێویستەکات هەردوو لایەن ناچار بکەن کە ئەو کێشانەی کە لە نێوانیانەیە بە گفتوگۆ چارەسەری بکە و بەڕاستیش من ئەمەیە شتێک باسکەم لێرەیە یعنی بوونی پەکەکە لە قەندیل بوونێکی تازە نییە یعنی ئێستا نییە ئەسڵ قەندیل ناوچەیەکی وا سەختە کە ئەگەر ڕەنگە هێزێکی وەکو پەکەکەی تیانە بواە ببوایەتە مۆڵگەی گروپ تەرۆریستیەکان هەروە بە ئاسانی نەتوان ڕاجارێکتر کۆنتترۆل بکرێتەوە و ڕەنگە ئەگەر هێزێکی تەرۆریستی وەکو هێزە تۆنڕەوە تۆریستیە کانی وەکو داعشەوەوانە لەوێ جێگیر بووە مەترسیقلیمی دروستی کابینێرە یا بەدامی وڵاتێکی ئەقلیمی لەوێ هێزێکی تەرۆریستی دروست بێ مەترسی بۆ سەر کۆی ئاسایشیان منطقەیە دروست بکە نەکەر تەنها هەرێمی کوردستان عێراق تورکیا ئێران بۆیە یعنی بوونی پەکەکە لە قەندیل
یعنی بوونێکی تازە نییە تەنانەت کاتی خۆی کە پرۆسی ئاشتی لە نێوان تورکیا و پەکەکە هەبوو بە ئاگداری هەرێمی کوردستان و بە ئاگداری پارتی بەشێکی هێزەکانی پەکەکە لە تورکیا پاشەکشیان کرد و هاتوونەتە قەندیل بۆیە یعنی ئەم بوونە نابێت زۆر بە مەترسی ببینرێەوە لە هەمان کاتیشە پەکەکە پێویستەکان لە حساسیەتەکانی دۆخی هەرێمی کوردستان تێبگا و هەوڵی ئەوە بدات ینی ئەو پەڕی ڕادەی توانە مراعاتی دۆخی ناوخۆیی هەرێمی کوردستان کە هەروکو چۆن بەشێک لە هێزەکانی ڕۆژهەڵاتی کوردستان مراعاتی دۆخی هەرێمی کوردستانەکەن بە هەمان شێوە پەکەکەش مراعاتی دۆخی هەرێمی کوردستان زۆر باشە بەڕێز دکتۆر لە سەرەتایە کۆمەڵێک کێشە پۆلیان کرد کە ئەمانە مەترسی گەورە لەسەر هەرێمی کوردستان کەواتە ئێستا ئەگەر بڵین دۆخی هەرێمی کوردستان یان ئیتیزاهی کەشتەکەی هەرێمی کوردستان ڕۆکوێ ڕۆکەنارێکی ئارام یاخود ڕۆ و مەوجەیەکی ئاڵۆستری سیاسی و دارایی و سەربازی ئەم ناوچەی ئێمە تیای ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە بەردەوامی ئەتوانم بڵم بە بەدرێژایی مێژوو شوێنی بەریەککەوتنی بەرژەوەندی جیاوازەکان بووە یعنی سەقامگیری سەختە لەم منطقەیە و ینی لە کۆی ناوچەکە و ئەمە لە هەندێک کاتە دەرفەتە و لە هەندێک کاتیشە مەترسیە یعنی بۆچی مەسەرەن هەندێک کات دەرفەتە بۆ نمونە پێدادانی نێوان سوپای عراقی پێشوو و ڕژەمی پێشووی عراق بۆ کویت دەرفەتێکی هێنایە پێشەوە بۆ ڕێمەوەکو کورد بۆ ڕاپەڕین ئەنجام درا بۆیە ئەم هەموو ڕووداوانی کە لە دەوروبەری ئەمە ڕوەدەن هەم دەرفەتن هەم مەترسین لە چ کاتێکا ئەتوانرێت دەرفەت بێت لە چ کاتێکا ئەتوانرێت مەترسی بێ ئەو کاتە ئەتوانرێت دەرفەت بێت کە ناوخۆی هەرێمی کوردستان بەهێز و پتە بێ لە ڕووی سیاسی و لە ڕووی ئابووری و لە ڕووی ئەمنیە و سەقامگیری لە هەرێمی کوردستان هەبێ و ئێمەوە لە کەشێکی کراوەین ئەوانش مافی خۆی هەنە بێگومان لەو کەشەکراوەیە بەڕێز دکتۆر کەواتە ئێستا ویستم ئەوە تاوکەم کێشەکان پەیوەندیدارە بە ناوخۆی هەرێمی کوردستان پەیوەندیدار نییە بە دەرەوەی ئێمە وەکو باسم کرد ئێمە لە ناوچەیەکین بەرداوام شەپۆل هەیە بەڵام ئەگەر ئێمە خۆمان ئامادە بین ئێمە خۆمان بەهێز بین مە بەسم لەوانە بوو مەسەلەن لەو پایانە بوو ئەمە پایانەمان تێدا جا بەداخەوە کێشەکان و مەترسیەکان ئێستا لە ناوخۆی هەرێمی کوردستان پەیوەندی بەمەوە هەیە پەیوەندی بەوە هەیە کە ئابووری هەرێمی کوردستان تاکسەرچاوی ئابووریە کە نەوتە سەرچاوەکانی تریدا دارایی و ئابووری لە هەرێمی کوردستان زۆر لاوازن نەوتی شەفاف نییە لە دەستی هێزێکی دیاریکراوە بە پلی یەکەم ئەوانتر پاشکۆن لە سیاسەتی نەوتی هەرێمی کوردستان بەڕاستی پاشکۆن ئەوانی کە لە ناو دەسەڵاتونەوەی کە لە دەرەوەی دەسەڵاتیشن و نەوتیش دیار نییە داهاتەکەی دیار نییە نازانم لە چۆن ئیدارادرێەوە سیاسەتێکی زۆر هەڵەش پەیڕەوە کرێ لە ئیدارەدانی نەوتی هەرێمی کوردستان کۆی داهاتەکانی هەرێمی کوردستان شەفاف نین و هەرێمی کوردستان لە ڕاستیە ئەگەر بین لە ڕووی ئابووری و دارایی و سەیریکەین هێندەی توانای مرۆیی توانای سروشتی توانای ئابووری بوونی هەیە کە ئەگەر بەباشی سوودی لەوەربگیرە چ لە ئاو چ لە سەرچاوی سروشتی و چ لە توانای مرۆیی و چ لە کەمی ژماری دانیشتوانی هەرێمی کوردستان چ لە ڕووی بوونی پیشەسازی بوونی کشت و کاڵ ئەگەر بەباشی بتوانرێ ئەمانە ڕێک بخرێ ئابووری هەرێمی کوردستان نەک بەشی هەرێمی کوردستان و بەشی ژیانێکی خۆشگوزەران بۆ خەڵکی هەرێمی کوردستانەکە تەنانەت بەشی عراقیش ئەم قسەیە بەڕێز دکتۆر یەکەم ئابووری بەباشی ئیدارە نادرێ دووهەم سەرچاوەکانی داهات دیارین سێهەم ئابووری هەرێمی کوردستان و داهاتەکەی بە شێوەیەکی شەفاف و بە شێوەیەکی عادلانە بەسەر خەڵکەکەی دابەش ناکرێت بەڵام شێوە کێشەی سیاسیمان هەیە ئەمە کێشەی سیاسیمان هەیە لەوەی قۆڕخکاری لە سیاسەتی هەرێمی کوردستانە هەیە نەبوونی دموکراسی لە هەرێمی کوردستان پێشێلکردنی ماف و ئازادیەکانی خەڵک دروستبوونی گاپێکی گەورە بۆشایەیەکی گەورە لە نێوان خەڵک و دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان هەموو ئەمانە مەترسی دروست کردووە هەموو ئان و ساتێک مەترسی تەقینەوەی ناڕزایی تووڕەیی خەڵک لە هەرێمی کوردستان هەیە هەندێک جار پەردەپۆشەکرێت بەڵام ئەمە تا سەر ناتوانێت پەردەپۆشکرێت ئەزمموی دەوروبەرمان پێی وتوین کە ناڕزایەتەکانی خەڵک ئەو کاتەی تەقیەوە ناتوانێت بەری پێ بگرێت بۆیە ئەو دۆخەی سیاسی کە لە هەرێمی کوردستانی شەیە مەترسیەکی گەورەیە لەسەر هەرێمی کوردستان هەرێمی کوردستانی لاواز کردو بەرامبەر بە دەرەوە و ببورات بەڵام گرنگە بەلامەوە ئەزانی ئێمە ئەگەر بمانێ پشت بە هێزی چەکداری ببەستین لە بەرامبەر نارەکانمان لە ناوچەکە ناتوانین مەسەرەن ناتوانین لە بەرامبەر هێزێکی سەربازی وەکو هێزی سەربازی تورکیا ئەسڵ معادلەکە ناتوانین هاوسەنگی هێز دروستکەین
ئەوەی لە سەرەتای دروستبوونی هەرێمی کوردستانەوە سەرچاوی هێزی هەرێمی کوردستان بووە هێزی نەرم بووە مەسلەی ماف و ئازادیەکان بووە ئەو چەسانەوەی کە بەسەرمانە هاتووە لە ماف و ئازادیەکان یعنی ئێمە ئەگەر دموکراسیەکی باش لە هەرێمی کوردستان هەبێ ئازادی بیرۆڕا هەبێ لە هەرێمی کوردستان کۆمەلگای نێودەوڵەتی دیفاعمان لێکە لە بەرامبەر هەموو مەترسیانی کە لە دەوروبەرمان هەن. بەڵێ بەڕێز دکتۆر ئێمە من جارە پرسیاری ئەوە بکەم ئەوەی کە باسی داهاتەکەیت ئەم قسەی بەڕێستان لەوە دێکە لە دەرەوەی دەسەڵاتن یاخود حقیقەتی تایە مەسەلەن بۆچوونەکانی بەڕێستان پەیوەندی بە کۆمەڵک زانیاریەوە هەیە کە ئەگەر داهاتەکە باژی ئیدارە بدرێکە بەشی هەموو یەکاو بە خۆش گوزەرانیشەوە. بەڵە بەدڵنیاییەوە یعنی من لە نامەی دکتۆراکەم چوومەتە تەفاسیلی ئەم بابەتانە لەسەر هەرێمی کوردستان نووسیمەوە ئینشاڵڵا و لە مڕاجعەیشین و لە ماوەیەکی داهاتووە چاپە بێ بەڵام یعنی ئەوەی کە باسی یەکەم هەمووی لەسەر فاکتە من نامەوێسە ناتوانم لە بەرنامەکەی جەنابتە بگەڕم بڕۆمەوە سەر هەموو ئەو فاکتانی کە هەن سەبارەت بەتوانە ناوخۆیەکانی هەرێمی کوردستان ینی بەس هەر ینی بە پەلە یەکەم لە داهاتی لە مەسلەی نەوت هەرێمی کوردستان لە ڕیزی دەیەکەمەکەی جیهانە لە داهاتی یەدەکینەوە هەرێمی کوردستان لە ڕیزی دەیەکەمەکەی جیهانە لە غاز یەدەکی غاز هەرێمی کوردستان حسەی تاک لە هەرێمی کوردستان بۆ ئاو لە هەموو دەوروبەرمان زیاترە لە هەموو دەوروبەری ئێمە حسەی تاک لە هەرێمی کوردستان زیاترە زەویەکی بە پیتی کوشت و کاڵیمان هەیە ناوچەی بەرفراوانی گەشتیاریمان هەیە شوێنکەوتی هەرێمی کوردستان جیۆپۆلیتیکی هەرێمی کوردستان بە شێوەیەکە کە هاوشێوەی دڵە بۆ هەموو ناوچەیە یعنی شوێنی بەیەکگەیاندنی هەموو ناوچەکەی بەیەک ئێران و تورکیا و عراق ئێران و عراق یعنی هەر بۆ نمونە عراق چەندین دەواازەی سنووری لەگەڵ ئێران هەیە ئەزانی دوو دەواازەی یەکەمی پەیوەندی ئابووری نێوان عراق و ئێران لە هەرێمی کوردستانن ئەزانی تەنها دەواازەی سەرەکی پێبەستنەوەی عراق و تورکیا لە هەرێمی کوردستان ئەوەیە کە ئیدارە نادراوە بەدڵنیاییەوە ئەو بە هیچ شێوەیەک یعنی داهاتەکانی هەرێمی کوردستان ئەو هینانی کە لە هەرێمی کوردستانان جارێ یەکەم بە باشی ئیدارە نەدراون ئیدارەش درابێ لە پێناوی بەرژەوەندی شخصی و بەرژەوەندی حزبی بەکارهێنراون نەک لە پێناوی بەهێزکردنی هەرێمی کوردستان و دروستکردنی دەسەڵاتێکی پتەوی ئابووری و سیاسی لە هەرێمی کوردستان. زۆر باشە بەڕێز دکتۆر ئێستا پەیوەندی ئێوە لەگەڵ بزوتنەوەی گۆڕانە لە چه ئاستێکە بەڕێستان کاندیدی و هێزە بوون بۆ سەرۆکی پەرلەمانی کوردستان 2000 سەرۆکی فراکسیۆن بوون پەیوەندیتان لەگەڵ دەسەڵاتدارانی ئێستا یاخود بەڕێوەبەرانی ئێستا بزوتنەوەی گۆڕان چۆنە؟ لە ڕاستە من لەم بەرنامەیە زۆر بچمە ناو تەفاسیلی ئەو هەست بکرێت کە ئێمە بەردەوام لە ڕەتفعلی ئەو بابەتانین کە پەیوەندیدارە بە سیاستەکانی ئێستای بزوتنەوەی گۆڕان جنابتان ئەزانن ئێمە یەکێک بووین لە کارکتەرە سەرەکیەک یعنی یەکێک بووین و هەین لە کارکتەرە سەرەکیەکانی تەمسیلی ئەو تەیارە لە ناو کۆمەلگای کوردستان کە دوایی بزوتنەوەی گۆڕان نوێنەرایەتی کرد و یەکێکین لە دامەزرێنەرانی بزوتنەوەی گۆڕان بەڵام ناکۆکی قوڵ لە نێوان دیدی ئێمە بۆ سیاستکردن لەگەڵ دەسەڵاتدارانی ئێستای و کاربەدەستانی ئێستای ناو بزوتنەوەی گۆڕان هەیە و ئەمە وای کردووە کە دابڕانێک دروست ببێ و لە ڕاستیە ئێمە پێمان وایە یعنی سەر لە نوێ داڕشتنەوەی خطابی ئاراستی سێهەم ئەوەی کە گۆڕان لە دەیەی دووەمی ئەم سەدەیە تەمسیلی کرد کارێکی ئێژگار گرنگە بەڵام سیاسەتەکانی ئێستای دەسەڵاتدارانی زۆر تەقلیدیە ینی ئەمە لێکدابڕانێکی زیاتر پەیوەندی بە چوونە ناو حکوومەت و ئەم هەر تەنها پەیوەندیدار نییە بە چوونە ناو حکوومەتەوە ینی من بەرسیم پۆستم هەبووە لەم هەرێمەیە و یعنی سەرباری ئەوە توانی ومانان هەرخۆمە هەمووانەی کە پێکەوە کارمان کردووە تەمسیلی ئەو ڕاوتە بکەین لە ناو دەسەڵاتدارەتی هەرێمی کوردستان نەک ببینە نوێنەرایەتیکردنی ئەو دەسەڵاتی هەرێمی کوردستان لە بەرامبەر خەڵکی کوردستان. زۆر باشە بەڕێز دکتۆر ئێستا لە هەرێمی کوردستانە دابەشبوونێکەیە بەڵام لێک نزیک بوون و لێک تێگەیشتنێکلانی کەم بۆ ئەڵبژاردننی نوێنەرانی عراق لە نێوان هاوپەیمانێک لە نێوان شێتی نیشتمانی کوردستان و بزوتنەوەی گۆڕان هەیە و لێک تێگەیشتن هەیە لەگەڵ هێز و لایەنە سیاسیەکانی تر ئەمە تا چەند گرینگە لانی کەم بۆ ئستقراری ئەو ناوچێ و کاریگەریە بێ بۆ کوی هەرێمی کوردستان و عراقیش. لە ڕاستیە لە ماوەی ڕابردووش ینی بە بەردەوامی لە ماوەکانی ڕابردووش جۆرێک لە هاوپەیمانیمان بینیوە زۆر جار لە نێوان هێز سیاسیەکان بۆ کاتی انتخابات یعنی بۆ بەتایبەتی بۆ انتخاباتی ینی هەڵبژاردنەکانی ئەنجومەنی نوێنەرانی عراق ئەوەی کە گرنگە لە مەسەلەی هاوپەیمانێتەکان ئەوەیە کە هاوپەیمانیەکان لەسەر بنەمای چین
ئایا هاوپەیمانی تەنها پەیوەندیدارە بە بردنەوەی کورسی و ئەوە یا هاوپەیمانی پەیوەندیدارە بە سیاست بە داڕشتنی سیاستێکی نوێ بە کۆمەڵێک ئامانجی سیاسی چ پەیوەندیدار بە چۆنەتی مامەڵەکردن لەگەڵ بەغا و چ پەیوەندیدار بە ناوخۆی هەرێمی کوردستان ئەوەی کە پەیوەندیدار بە ناوخۆی بە پەیوەندی ئەو هاوپەیمانی کە لە بینی گۆڕان و یەکێتی هەیە ئەگەر ئەم هاوپەیمانیە بۆ دروستکردنەوەی هاوسەنگی هێز بێ ئەگەر ئەم هاوپەیمانیە بۆ چارەسەرکردنی کێشەکانی پارێزگای سلێمانی بێ کە ئەم دوو هێزە تیا باڵادەستن ئەو کێشە و کەم و کورتی هەرە زۆرانی کە لەم ناوچەیە هەیە هێنانەکایی حکومڕانیەکی باش لە هەرێمی کوردستان و لە پارێزگای سلێمانیش کە ئەم دوو هێزە باڵادەستنتیایە ئەوە شتێکی باشەوە ئەوە پێویست بوو بگەڕێنەوە بۆ ڕێککەوتنانی کە لە ڕابردووشە بووە لە نێوان ئەم دوو هێزەیە بەڵام ئەگەر تەنها پەیوەندیدار بەدەستێنانی کورسی لە ئەنجومەنی نوێنرانی عێراق و چارەسەری کێشەکان ناکات. زۆر باشە بەڕێز دکتۆر کەواتە ئێستا پرسێکی تر لە گۆڕێ من ئەمە سوودێک زۆر لەو دەرفەتەوە وەربگرم لەگەڵ بەڕێستان پرسی دەستور هێنراوەتە ئاراوە نازاندرێ ئەمە بۆ سەفقەیەکە لە مۆزوعی ئەنجومەنی نوێنەرانی عێراق و دواتر بۆ پرسی پۆستە باڵاکانی عێراق یاخود بەجددی مەبەستیانە دەستور بنووسنەوە بەڕێستان لەو خولە لەسەر سەرۆکی پەرلەمان بوونەوە ئەکید ئاگاداری وردەکاری ئەم بابەتەن دەستورێکی باش بۆ هەرێمی کوردستان کەی ئەنووسرێتەوە چۆن ئەنووسرێتەوە لە ڕاستیە هەر خودی تەوقیتی ئەو وروژاندی ئەم پرسە ئێستا گومان هەڵەگرێ ئەوەی کە ئێستا یەکسەر جەنابەت خۆت پرسیارت لەسەری کرد مەسەلەی بەغدا و وروژاندنی ئەنجومەنی نوێنرانی عێراق و ئەوە یعنی هەندێک مناوەراتی سیاسی هەم لە عێراقیش یعنی سەبارەت بە مەسەلەی پۆستە باڵاکان یعنی ئەمەی کە حەلبووسی ئێستا داوای پۆستی سەرۆک کۆمارەکە و پەیوەندی حەلبووسی لەگەڵ هێزەکانی تری ناوخۆی هەرێمی کوردستان وانی ئەوە ئێستا یەکێتیش داوای پۆستی سەرۆک کۆمارەکات بە حسەی خۆی ێزانێتەوە ئەوانە بەڵام پێویستە کات لە ڕاستیە پرسی دەستور و پرسی سیستمی حکومڕانی هەرێمی کوردستان و ئەوە لە مەسەلەی حەزی شەخصی و کێشەی شەخصی بێنرێتە دەرەوە یعنی بەداخەوە لە 2005ەوە ئەم پرسە پەیوەندیدارە بە شەخصەکانەوە ماوەیەک پەیوەندیدار بوو بە کاک مەسعودەوە و پێگە و دەسەڵاتەکانی کاک مەسعود کە کاک مەسعود ئێستا لە سەرۆکایەتی هەرێم نەماوە ئێستا جارێکی تر ئەبینرێت کە ئەمە پەیوەندی بە پێگەی کەسەکان و پەیوەندی نێوان سەرۆکایەتەکان دوو ئامۆزاکە لە هەردوو دەسەڵاتەکەی هەرێمی کوردستان و ڕەنگە پەیوەندی بەمەوە بێت کە مەسلەی دەستور مەسلەیەکی زۆر گەورەترە لەم پرسانە پێویستەکات یعنی پرسی نووسینەوەی دەستور پرسی داڕشتنی استراتیژێکی قوڵی سیاسی ئابووری نیشتیمانی بێ بۆ چۆنیەتی ڕەخستنەوەی هەرێمی کوردستان چۆنەتی ڕەخستنەوەی دەسەڵاتەکان لە هەرێمی کوردستان چۆنەتی ڕەخستنەوەی پەیوەندی نێوان هەرێمی کوردستان و عێراق یعنی پێویستەکات ئەمە بێن نەک ببەستێتەوە بە کێشەی شەخصی و کێشەی پۆست و ئەوانە. زۆر باشە بەڕێز دکتۆر پەیوەندی نێوان هەرێمی کوردستان و بەغدا ئێمە لە ماوەی ڕابردوو یان بەڕاستتر بڵێم هێزە سیاسەکان لە ماوەی ڕابردوو تا ڕادەی غیاب بوون لە بەغدا و ڕویان لە شوێنی تر بوو مەسەلەن ئێستا کە بەغدا بۆ بە مرکزی قەرار و مرکزی یەکلاکردنەوەی کێشەکان پێ دوایە بێ هەرێمی کوردستان و هێز و لانە سیاسەکان چی بکەن بۆی پێگەی کورد لە بەغدا بەهێز بکەنەوە و ئێستا پەیوەندیەکە چۆن ئەبینیت و کورد چۆن ناجەح هەبێ لەوێ لێرەوە ئەبێ خۆت بەهێزکەی لە بەرامبەر بەغاوە پەیوەندێکی باش لەگەڵ بەغا هەبێت تا لێرە لاوازبی تا یعنی بۆ نمونە لە ڕووی ئابووریەوە یعنی ئێستا بەم ئابووریە شەقوشڕی کە ئێستا لە هەرێمی کوردستان هەیە وای کردووە کە هەرێمی کوردستان پێویستی بە پارە هەبێت لە بەغاوە بێت لە کاتێکا کە ئەوەندەی داهات هەیە لە هەرێمی کوردستان کە ڕەنگە ئەسڵ پێویست بەوە نەبووە کە تۆ بۆ لایەنی ئابووری پشت بە بەغا بەستی مادەم تۆ لە لایەنی ئابووری و لە لایەنی داراییەوە ناچاری بەردایت ئەمە وای کردووە کە کۆی پرسەکانی تۆ لەگەڵ بەغا غایب بن یعنی بۆ نمونە ئێستا پرسی ناوچە جانا کۆکەکان لەکوێی پەیوەندی نێوان هەرێمی کوردستان و بەغدان لەکوێی گفتوگۆکانی نێوان هەرێمی کوردستان و بەغدان بۆ مفارەقە ینی بزانن نەوت چی لێ کردین 2008 گروپی ئەزەماتی نێودەوڵەتی گروپی تەنگژە نێودەوڵەتیەکان پێشنیارێکی خستە ڕوو کە سەفقەیەک بێتە کایەوە لە نێوان هەرێم و بەغدا سەفقەکە بریتی بە لەوەی کە هەرێمی کوردستان بۆ ماوەی 10 ساڵ واز لە مەسلەی ناوچە جەناکۆکان بێنێ و لە ماوەی 10 ساڵیشە عێراق واز لە هەرێمی کوردستان بێنێ کەرتی نەوت و غاز پەرە پێدا ئێمە بەڕاستی هەمومان دژی بووین ئەو کاتە هەمومان دژی بووین ئێستا بە فعلی ئەوە کراوە بە فعلی ئەوە کرا لە کاتێکە ئەمە وەکو ڕێکەوتنیش نەبوو یعنی ارتجالی ڕۆیشتووە نەک ارتجالی ڕۆی یعنی
نەبەغدا ڕازی بوو بەوەی کە هەرێمی کوردستان نەوت بنێرن نە ئێمە توانیمان پرسی ناوچە جەناوەکان یەکلا بکەینەوە کاتە لە هەردووکی دۆڕانمان لە هەردوو مەلەفەکە دۆڕانمان بۆ بەهێزی هەرێمی کوردستان لە بەرامبەر بەغا کە گرنگە زەنی دەری ینی ڕووداوەکانی ڕابردوو مەسەلەی شکستی ڕفراندۆم ئەوەی دەرخست کە بوونی ئێمە لە عێراقا تەنها پەیوەندیدار نییە بە عێراق باوکو پەیوەندیدارە بە کۆی وڵاتانی دەوروبەرمان پەیوەندیدارە بە تەوازوناتی هێز لەسەر ئاستی ئیقلیمی و لە ئاسەر ئاستی نێودەوڵەتیش گۆڕینی خەریتە لەم ناوچەیە هەروە ئاسان نییە سادە نییە بەڕاستی کۆڵەواری نەنەخێنەوەی سیاسەتی نێودەوڵەتی وای کرد کە ئێمە دۆخمان ئاوای لێبێ و لە 150 خاکەکەمان بدۆڕێنی و لە بەرامبەر عێراقیش لاواز بین ئێستا کەواتە کە مادەم بەمە گەیشتوین پێویستە کات ئەوە بزانین کە عێراق ئەو شوێنەیە کە ئەتوانین کێشەکانمانی تایەکلا بکەینەوە و تەنانەت ئەگەر پەیوەندیەکی یەکتر تەواوکردن لە نێوان عێراق و هەرێمی کوردستان بێتەکایەوە هەم عێراق قازانجەکە هەم هەرێمی کوردستان قازانجەکە بەڵام ئەمە پێویستی بە پیاچوونەوەی کۆی سیاسەتی ئابووری هەرێمی کوردستانەیە پێویستی بە پیاچوونەوەی کۆی دەسەڵاتدارێتی و حکومڕانی هەرێمی کوردستانەیە بۆ ئەوەی لەناوخۆ بەهێز بیتەوە بەهێزی بچیتە گفتوگۆ لەگەڵ عێراق و بتوانێت ئەو کێشانی کە هەتە لەگەڵ عێراق هەرێمی کوردستان هەیەی لەگەڵ عێراق یەکلای بەڕێز دکتۆریانی من لە فترەی ڕۆژنامەنووسیما کە لە دەستگای میدیای کورسات کارەکەم مەسەلەن چەند ساڵێک ڕۆیشتووە زۆر جار بینەرەکانم کەم بینن پێمەڵێن مەسەلەن 3 ساڵ پێشستە بەرنامەیەکت کردو زۆر نەگۆڕاوە مەسەلەن 4 ساڵ مەسەلەن 5 ساڵ شتەکان وە خۆیانن ئێستا لە چاو ساڵی 2014 پێش شەڕی داعش یان دوای شەڕی داعش تەنانەت کە یەکگرتوویەک هەبوو مەسەلەن مۆراڵێکی گەورەی نەتەوەیی نیشتیمانی هەبوو ئێمە چوونێتە دواوە یان چوونێتە پێشەوە لە ڕووی نیشتیمانی وەکو باسم کرد نەبوونی دەسەڵاتێکی باش لە هەرێمی کوردستان وای کرد کە ئێمە لە شوێنی خۆمان چقیون بەڵکو چوونەتە دواوە بەڕاست بەداخەوە چوونەتە دواوە ینی سەیریکە هەر جەنابەت باسی 2014 و داعشت کرد سەیریکە هەموو وڵاتانی دەوروبەر سوودیان لە داعش بینی جگە لە کورد جگە لە هەرێمی کوردستان با بڵین کورد لە ڕۆژاوەش لە ڕاستیە زۆر ئازایانە و زۆر زیرەکانە سوودیان لە هاتنی داعش بینی کیانێکیان بۆ خۆیان دروست کرد ئێمە کیانمان هەبوو نەمانتوانی بە هیچ شێوەیەک سوود لە داعش ببینین بەڵکو لە دوای کۆتایی هاتنی داعش ڕاستە و خۆڕێک دوای کۆتایی هاتنی داعش هەموو دەستکەوتانی لە شەڕی دژی داعش بەدەستمان هێنابوو بە خوێنی هەزاران شەهید و برینداربوونی خوێنی سەدان شەهید و برینداربوونی هەزاران پێشمەرگە ئەوە بەدەست هاتبوو یعنی پیا خەم ئەخوا یعنی بەڕاستی ئەو ڕۆژەی کە 16 ئۆکتۆبر بوو من لە دەرەوە بووم لە ئەڵمانیا بووم یعنی دڵم ژانیە کرد کە لە بیرمە من چەندە شەهید درا لە مریەمبەک لە عەبدوڵڵا لە جنوب ینی خەڵکی زۆر ناوازە لەو هەموو شوێنانە شەهید دران بەڵام بەهۆی هەڵەی سیاسەتی دەسەڵاتدارێتی هەرێمی کوردستانەوە هەمووی ئەوە بەبادرا یعنی نەبوونی دەسەڵاتێکی باش لە هەرێمی کوردستان وای کردووە کە ئێمە نەتوانین سوود لەو دەرفەتانە ببینین سەیری کە سووریا ڕژێمی بەشار ئەسەد بەهۆی چیەوە مایەوە بەهۆی شەڕی داعشەوە مایەوە عێراق بەهۆی شەڕی داعشەوە هات هەموو ناوچەکانی کۆنتترۆل کردەوە و توانی لە 150 خاکی هەرێمی کوردستانیش کە گیرا بوویەوە ئەوە یعنی کاکزانم لە 100 ساڵی ڕابردوو من نازانم لە ڕابردووی دوور بەڵام بۆ یەکەم جار لە 100 ساڵی ڕابردوو کورد دەستی گرتووە بەسەر هەموو ناوچەکانی خۆی لە هەرێمی کوردستان لە باکووری عێراق لە باشووری کوردستان ناوێنی چی بەهۆی شەڕی داعشەوە دەست بەسەر هەموو ناوچانەیە گرت بەڵام بەهۆی سیاسەتێکی هەڵەوە هەمووی لە ئانوساتێکە درا بە ئاوە بۆیە نەبوونی دەسەڵاتێکی باشە وای کردووە کە هەرێمی کوردستان زیانمەند بێت لە معادلەکان بەڵام من لێرەوە ئەماڵێم وەکو تەکمیلی قسەکانم بوونی دەسەڵاتێکی باش ڕێک پێچەوانەکەی بوونی دەسەڵاتێکی باش واکات کە هەمیشە ئەو کێشانی کە لە ناوچەکە دروستە بێ بتوانین بی قۆزیتەوە لە پێناوی بەهێزکردنی خۆت و بەرەو پێشبنی من لەوە فەرعێکی تر لە تەکمیلی قسەکانت دەکەمەوە بەڕێز دکتۆر ئەڵێن هەرێمی کوردستان و ڕۆژهەڵاتی ناوەڕاست لەسەر گۆڕانکاری لە سەرهێڵی گۆڕانکاریشی گەورەیە ئێمە ئامادەین بۆ گۆڕانکاری گەورەیە یاخود دیسان ئێمە ڕەنگە لە ئەگەری لەرزەیە کاشتی تر لە دەست بدەین بەدەنیایی و ئامادەنی ئەوە ڕووداوانی کە ڕۆدان دەرخەریەوەن کە ئێمە ئامادەنین ئێمە نا کورد باوەڕە هەبێ خەڵکی هەرێمی کوردستان زۆر زۆر وشیارە یعنی
خەڵکی زۆر باشیش لە هەرێمی کوردستانن بەڵام ئەو دەسەڵاتدارەتی ئێستا لە هەرێمی کوردستان هەیە ئامادە نییە بۆ گۆڕانکاریەکان یعنی هەر گۆڕانکاریەکیش لە ناوچەکە بێتەکەەوە دوور دیسانەوە ئێمە باجەکەی بین جارێکی تر باجەکەی قسەی بلاس خارد مەسەلەن ئەوە ئاماژەکان بەڵە یەکێک بوو ئاماژەکان باشە هەر بۆ نمونە ینی لەم لەشکی کێشەی تورکیا ئێستا ئێمە تیاماوین بەڕاستی ئەگەر زۆر داوا لە عراق بکەین کە ئینڤۆڵڤ لەم کێشەیە دوور نیە سوپای عراقی داوای گەڕانەوە بۆ ناوچە سنووریەکان بکە و دوور نیە ئەسڵ تورکیا بیکە بە مەرج بەڵێ بۆ کۆتایی هێنان بەم لەشکر کێشیانە پێویستەکە سوپای عراق بێتەوە ناوچە سنووریەکان ئەمە مانای چییە؟ لە 91ەوە سوپای عراق نەهاتۆتەوە ناوچەکانی هەرێمی کوردستان دوور نییە یعنی جارێکی تر بێتەوە سوپای عراق بێتەوە هەموو ناوچانە باش بەڕێز دکتۆر بەڕێستان سەرۆکی پەرلەمانی کوردستان بوون و لەسەر کۆمەڵێک مووقیف و بابەتی سیاسی تەنانەت دەرگای پەرلەمانیش داخرا و چون هەولێریش لە بەڕێستان سەرۆکی پەرلەمان قەدەغەکرا لەو مووقیفانە ئێستا گەربێتەوە ئەو کاتانە بجێڕمەوە ئەو زەمانە لە چی پەشیمانی و ئەو چیتێک بکردایە و هاوکار لەگەڵ هاوکارەکانت لەبەر ڕێزولانە سیاسیەکان دۆخی هەرێمی کوردستان باشترە بوونەوەک وەکو حرەکەی گۆڕانەوە بۆکو بەڕێز دکتۆر یوسف لە ڕاستیە لەو ڕووداوانین کە ڕوویاندا لە پەرلەمانی کوردستان ڕەنگە تا بمینەنم شانازی بۆ هەڵوێستانەوە بکەم کە هەم خۆم و هەم هەڵڕەکانم پێکەوە کردومانە یعنی تا بمێنم لە ژنان شانازی بۆ هەڵوێست بۆ کارانەوەکەین کە لەو ماوەیە ئەنجاممانداوە چونکە لەو ماوەی کە لەوێ بووین هەوڵی ئەوەمانەدا یاسا سەروەر بێ یاسا بەسەر هەمووانە سەروەر بێ بەسەر گەورە و بەسەر بچووکە سەروەر بێ و هەوڵی ئەوەمانەدا پەرلەمان شوێنی یەکلاکردنی کێشەکانی هەرێمی کوردستان بێ مەوقع بگەڕێنەوە بۆ پەرلەمانی کوردستان کە پەرلەمانی کوردستان نوێنەرایەتی شەرعی دەنگی خەڵکی کوردستان ئەکات هەوڵی ئەوەمانەدا کە یعنی هیچ هێزێک لە دەرەوەی پەرلەمان نەتوانێت کاریگەری لەسەر پەرلەمانی کوردستان دروست بکات ڕاستە یعنی لە ئەنجامی ئەو هەڵوێستانەمان ڕێگریمان لێکرا کە بچینەوە بۆ سەرکارەکەمان لە پەرلەمانی کوردستان بەڵام بۆ زانیاری جەنابەت من ڕەنگە کەمترە من باس کردووە من ئامادە بووم ئیستیقالە لە سەرۆکاتی پەرلەمان بکەم بەڵام کاری نایاسایی لە پەرلەمان نەکەم و خۆشبەختانە تا ئەو کاتی کە ئێمە لە سەرۆکاتی پەرلەمان لە هەولێر بوو و دوای ئەوەش طبعاً بۆ معلومات کۆتایی 2017 من وازنامەی خۆم نارد بۆ پەرلەمانی کوردستان لە سەرۆکاتی پەرلەمان قەرق بۆ نەکرا هەتا کوسیان خوارد لە پەرلەمانی عراق بۆیە تا یعنی لە هەموو ئەم ماوەیە کارێکی نایاسایی لەژێر دەستی ئەمە تێنەپەڕی و پەرلەمان ئێستاش پەرلەمان مەرجەعی یەکلاکردنی کێشەکانی پەرلەمان بووە ئەو شوێنی کە خەڵک هەمووی ڕووی لە پەرلەمان بۆ بۆش یەکلاکردنەوەی کێشەکانی بەداخەوە دوو مەسەلەی گرنگ ڕێیاندا کە وای کرد کە دۆخی پەرلەمان وانەمێنێتەوە بەڵام من ڕامەوە بوو کە پەرلەمانێکی داخرا و باشترەوە لەوەی کە پەرلەمانێک بە شوێنی یەکلاکردنەوەی یعنی شوێنی شەڕیەتدان بەرکارە ناشەرەوەکان بێ یەکەم کردنەوەی دەرگای پەرلەمان بەبێ ئەوەی هیچ گەرانتیەک هەبێ لەوەی کە جارێکی تر دانەخرێتەوە یعنی ضربەیەکی زۆر گەورە بوو لە پەرلەمانی کوردستان ئەو ڕۆژەی پەرلەمانی کوردستان داخرا بوو هەیبەتی زۆر گەورەتر بوو وەک لەوەی کە کرایەوە بەڵام بۆشی کرایەوە بۆ شەرعیەتدان بۆ بە بڕیارێک کە لە دەرەوەی پەرلەمانەوە درابوو مەسەلەی ڕێفراندۆم ئەسڵ نەشیان کرد بە بڕیارێک لەناو پەرلەمانە نەیان کرد بە یاسا بەڵکو بۆ شەرعیەتدان بۆ ڕێفراندۆمە کردیانەوە کە یعنی یەکەم پەرلەمان کرایەوە بەبێ ئەوەی هیچ گەرانتیە دەبێت کە جارێکی تر دانەخرێتەوە دووەم کرایەوە بۆ شەرعیەتدان بۆ کارانەی کە لە دەرەوەی پەرلەمان کرایەوە بەڕێز دکتۆر من لەوێ ئەخیر قسە و باسمان ئەخیر پرسیارمەوە بێ ئێران ورد ئاگای لە گۆڕانکاریەکانی داهاتووی عراق و لە ڕێگەی گروپەکانەوە بێ و لە ڕێگەی هاوپەیمانەکانی خۆی بگیشی بۆکە و ئەمریکاش شارەکە ئێستا ئیمارات شاتۆتە ناوە لە ڕێگەی پارە و لە ڕێگەی کۆمەڵێکی مخابراتەوە و تو شا بە لەشکرەوە هاتوتە ناوە ڕێگا ڕاستەکەی ئەوەی کە هەرێمی کوردستان لانی کەم لە ئێستەیە بمێنێتەوە کامێ جارێ هەر شتێکم بیرچوو لە وەڵامی پرسیاری پێشوو دوێسەوە سەر وەڵامیان پرسیارەشت کۆتا پرسیار لە ڕاستیە ڕاستە ڕێگری لە ئێمە کرا لە خولی پێشوو بۆ گەڕانەوە بۆ پەرلەمان بەڵام نەمان هێشتا ئێمە لە پەرلەمانین نەمان هێشت ماوەی کاک مەسعود بەنایاسایی درێژ بکرێتەوە
وكاد مسعود شرعيتي قانوني ورنقرته لخلي بيشو شرعيتي سياسي هبو شرعيتي سياسية كشي لدواي شر داعش وشر كسي رفراندوم كوت والانجامي هنا شاربوا بروا وتا ايه مجلس الوكالاتي برلمان بو انما انهوش مسألة بريني من شي خلق بيتك وهو يعني مسألة شي قرن بو اوكاتا شي عميس مسألة بريني من شي خلق بينك سبارد وضعي هريم كردستان دۆخی ناوخۆی هەرێمی کوردستان معادلە نێودەوڵەتی وەقلیمیەکان ڕێگای ڕاست بریتە لە بەهێزکردنەوەی ناوخۆی هەرێمی کوردستان لە ڕێگای هێنانەکەی استراتیژێکی نیشتیمانی لە ڕووی سیاسی لە ڕووی ئابووری و کردنەوەی دەرگای گفتوگۆ بە ڕووی کوردی پاشەکانی تری کوردستان و هێنانەکەی استراتیژێکی نەتەوەییش وەگەرمە کردنەوەی دەرگا بەڕووی دەوڵەتانی ئیقلیمی بەوەی کە بێن کێشەکانی خۆیان لە ناوخۆی هەرێمی کوردستان یەکلا بکاتەوە هەرێمی کوردستان ئەکاتە شوێنی تەڕاتێنی سیاسەتە ئیقلیمیەکان کە ئەوە کەس قازانجی لێ ناکا لە ناوخۆی هەرێمی کوردستان و زیانمەندی یەکەمیش خەڵکی کوردستان و دەسەڵاتدارەتی هەرێمی کوردستان و ئەو هێزانە بن کە بنە داردەستی دەوڵەتانی تر بۆ ئێبلاکردنی منداڵە سیاسیەکان. ڕاستەنجی بۆ ڕستان لەو بەرنامەیە لە ڕاستیان مەترسیەکان گەورەن و پێویستی بە هەڵوەستەی جدی نیشتیمانی زوو خێرا هەیە لەلایەن سەرجەم هێزەکانەوە یعنی بەبێ ئیستیسنا هەموو لە بەرپرسیارەتی خۆیان ڕەچاو بکەن بۆ بەرپرسیارەتی خۆیان هەستن و ئەو سیاسەتە هەڵامی کە لە ناوخۆی هەرێمی کوردستانن بۆ ڕانکاری بەسەرا بێنن بۆ ئەوەی ئەو مەترسیانە لە بریەوەی هەندەی تر هەرێمی کوردستان خاپوور بکە بگۆڕن بۆ دەرفەت و هەوڵی بەهێزکردنی هەرێمی کوردستان لە کۆی ساحەکە بین. زۆر سپاس بۆ بەڕێز دکتۆر یوسف محەممەد سەرۆکی پێشووی پەرلەمان هەروەها سەرۆکی فراکسیۆنی بزوتنەوەی گۆڕان لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق لەو کەشوهەوا کراوەیە وابزانم زۆر بابەتی کراوەشمان باسکرد ڕاشکاوە نەدووە. سپاس بۆ بەڕێز. زۆر سپاس بۆش. بینەرانی خۆشەویست لێرە لەگەڵ هاوکارانم پانۆرامامان پێشکەشکردن تا بەرنامەی داهاتوو بەخواتانە سپێرین هەموو لایەکتان ساغ و سەلامەت بوو.